سڵاوتان لێبێ. بەڕێزان لەم ساڵانەی دواییدا وەرچەرخانێکی گەورە لە ڕاگەیانی کوردیدا ڕوویدا. ئەمە بووە هۆی ئەوەی کە چەندین تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆژنامە و گۆڤار و سایتی ئەلکترۆنیک دابمەزرێن. ئایا زۆربوونی ئەو ڕۆژنامە و ئەو گۆڤار و ئەو تەلەڤیزیۆن و ئەو رادیۆ و سایتانە زیانی هەیە یاخود سوودی هەیە؟ لە ئێستادا ڕەخنەیەک هەیە کە دەوترێت ژمارەی ڕۆژنامەنووسان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. ئایا زۆری دەستگاکانی ڕاگەیاندن هۆکارێک نییە بۆ ئەوەی ژمارەی ڕۆژنامەنووسان لە زیادبووندا بن؟ هەروەها دوێنێ لە ڕاگەندراوێکی یاخود ڕاگەیانیەکی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان باس لەوە کراوە کە ئەندامانی سندیکاکە نزیکەی 7,000 کەسن. ئایا ئەمە سوودە یان زیانە؟ وەک دەوترێت ڕۆژنامەنووسی یان پیشەی ڕۆژنامەنووسی بۆ بە پیشەیەک بۆ ئەو کەسانی کە ئیشیان نییە. ئایا دەستگاکانی ڕاگەیاندن زۆربوونی دەستگاکانی ڕاگەیاندن هۆکار نییە بۆ ئەوە؟ پاش ناوبڕێک پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتان لەبێ ئازیان بەڵە تەوری ئەمجارەی بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە زۆربوونی دەستگاکانی ڕاگەیاندن سوود و زیان وەک باسمان لێو کرد. ئایا زۆربوونی ئەو دەستگایانە تا چەند سوودی هەیە بۆ کۆمەڵگەی کوردی یان زیانێک دەگەێنێت بە کۆمەڵگەی کوردی و بە چوونی توێژەکانی کۆمەلگا؟ وەک باسمان کرد لە ئێستادا ڕەخنەیەک هەیە کە دەوترێت ڕۆژنامەنووسی یاخود پیشەی ڕۆژنامەنووسی بووە بە پیشەیەک بۆ ئەو کەسانی کە ئیشیان نییە. ئایا زۆربوونی دەستگاکانی ڕاگەیاندن هۆکارێک نییە بۆ ئەوە؟ ئایا دەستگاکانی ڕاگەیاندن لە کاتێکدا کە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان ژماری ڕۆژنامە و گۆڤار و رادیۆ تەلەڤیزیۆن و سایتەکان لە زیادبووندان، ئەمە نابێتە هۆکارێک بۆ ئەوەی پەیامی ڕاگەیاندنی کوردی بەگشتی ون بێت یاخود هەر کەناڵێک خاوەنی پەیامی خۆیەتی و ئەو ڕەخنەی کە هەیە ئێمە پێشتر لە تەوەریکی تری بەرنامی مایکی خەڵک باسمان لێوە کرد پەرتەوازەبوونی چین و تۆژەکانی کۆمەلگا ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆری دەستگاکانی ڕاگەیاندن ئەوەیە کە دابەش بووە بەسەر قەوارە و لایەنە سیاسیەکان. دەتوانن لە پەیوەندەکانتانە باس لەوە بکەن بە باس لە سوودەکان یاخود زیانەکانی زۆربوونی دەستگاکانی ڕاگەیاندن بکەن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیاتیV دەتوانن سەرنج و تێبینەکانی خۆتان بنێرن. بەڵێ ئازان یەکەم پەیوەندی ڕەوەند لە سلێمانی هەروەها هیوا لە چەمچماڵ. فەرموو کاک ڕەوەند. سیروان لە چەمچماڵ. فەرموو کاک ڕەوەند. زۆر سپاس دەکەم. بەڕێزی وەڵای کاکیان لەسەر تەوەرەکەی بەڕێزت من پێم وایە ئەگەر ڕۆژنامە هەبێت ڕۆژنامەنووسان کەناڵ لە هەرێمی کوردستانە تا زیاد کا من بە زەرەری نابینم. بەڵێ لەبەرەوە ئەو کەناڵانە بەتابەت ئەو کەناڵ ئاهلیانە وەکو کەناڵێکی کەناڵی نالیە وەکو کەناڵ ئاهلیانەی کە کراو نەتوانن زیاتر وەشارێگەێنن بە خەڵک زیاتر ئەو باسانەی کە لە هەرێمی کوردستان لە ئارادا یەگەێنن بە خەڵک وەکو کەناڵ ئاهلیانەی کە لە هەرێمی کوردستانە هەن کەناڵە حەزبیەکان کەوانەی کە سەر بەدەسەڵاتن ئەو ڕاستیانەی کە لە کەناڵە حەزبیەکان کەناڵە ئەهلیەکان و یاخود لە ڕۆژنامە ئەهلیەکان و ئەگەێنرێ بە خەڵک لەلایەنی کەناڵە حەزبیەکان و بەڕاستی سانسۆری لەسەرە. بەڵێ کاک ڕەوەند باس لە سانسۆر کە زۆرجار دەوترێت نەبوونی سانسۆر بۆتە هۆکارێک کە ڕۆژانە یاخود هەر فترەیەک جارێک و ڕۆژنامەیەک یاخود گۆڤارێک دابمەزرێت کە زۆرجار دەبێتە کێشەی قانونی کێشەی یاسایی ڕۆبەڕووی ئەو ڕۆژنامەنووسانە دەبێتەوە کە لەو گۆڤارە خۆ لەو ڕۆژنامانە کار دەکەن. پێتوانیە نەبوونی سانسۆر هۆکارێک بێ بۆ ئەوەی وەک خۆتەڵی سوودی هەیە. نەبوونی سانسۆر بۆتە هۆکارێک کە بە شێوەیەکی هەڕەمەکی دەستگایەکی ڕاگەیاندن دامەزرێ؟ کاکە شوانگیان بە شێو هەڕەمەکی من پێم وانێ هیچ ڕۆژنامەیەک یاخود هیچ گۆڤارێک یان شتێکی وا دابمەزرێت. ئەوانەیشی کە دامەزراون زیاتر هینیان پێەیە بڵێن ئیجازەیان پێ یاخود مۆڵەتیان وەرگرتووە زیاتر لە هەرێمی کوردستانە هەستاون بە ئیشکردن و یاخود بڵاوکردنەوە یاخود بە ئیشکردنی ڕۆژنامەنووسی یا ڕۆژنامەگەری. بەڵام لە هەرێمی کوردستانی ئێمەدا هەر ڕۆژنامەیەک هەر کەناڵێک کە زانیان لەسەر حەقە ڕوا لەسەر مافی خەڵکە ڕوا لەسەر مافی مرۆڤ ڕوا لەسەر ئەو ژیانی کە ئێستا حالیان لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی ئەڕوا چارەنووسەکەی وەکو تەلەڤیزیۆنی نالیا و رادیۆ دەنگی گەرمیانە بێت. بەڵێ با بچینە چەمچماڵ سیروانمان لەگەڵدایە. فەرموو کاک سیروان. هەموو کاتێکت کاک سیروان سپاس دەکەم. بەنسبەت ڕۆژنامەی کوردی و ئەمڕۆ ئەو ڕۆژنامەنووسان کە دروست بووە ئەم ڕۆژنامەنووسە فەوزا دروست بووە بەڕاستی یەک ڕۆژنامە نابینم بە ئازادی. ئەو ڕۆژنامانەی کە لە کوردستانە هەیە ئەو ڕۆژنامەنووسانە بەڕاستی ئەچیتە لایەن کۆمەڵێک کێشە هەیە دای نابەزێن بەڕاستی بوونەتە پاشکۆی دەسەڵات بەڕاستی کۆمەڵە شتێک ئەکەن هەرنایەنە ڕۆژنامەوانی نییە ئەنجا کۆمەڵە خەرچی نەخوێنەوار کۆمەڵە خەرچی دێمستەوا ئەم ڕۆخی کوردە بە ڕۆژنامەنووس گوناح ئەوەنای ڕۆژنامەنووسی دەبنێ ئەو ڕۆژنامەنووسیەکەی بە تەماشاکەی تایبەتە بە گروپی و تایبەتێ بەلایەنێکی سیاسی
ولم ياخذ امر اجل الرجنامه نوز اجل الرجنامه نوز بيت نابت تجي بروكي يا تجي لا نكبت اذا براسي او انا بو ولم الرجنامه نوز لا بينو الرجنامه نوز في ازال كردستان انيا بەڵێ ڕەوەند لە سلێمانی سیروان لە چەند شما سپاس بۆ پەیوەندیەکانتان دەژین لای دلۆڤان لە هەولێر هەروەها ئەحمەد لە سلێمانی سڵاتەنێ بفەرموو کاک دلۆڤان باش هەموو کاتێکت سەرەتا کاک مشوانجات دەمەوێت لەسەر ڕەوشی ڕاگەاندن قسە بکەم بەڵێ بە کورتی بەڵێ بەڵێ دەمێکش پێم خۆش لەسەر ئەم ڕەوشە قسە بکەم بەڵام تەوەرەتان وا دیارە سەرمایان ئێستا میدیای سێبەر لە کوردستاندا زۆر زۆر بووە یەکێک لەو میدیانە پێم وایە سێبەرە ئێنافتیە کە سێبەری گۆڕان نوێکێتیە کە ئەم سێبەرانە بەڕاستی دروست بوونە لە کوردستاندا دەیەوێت ڕاستەوخۆ بە شتی ناتەواو بە خەڵک بفرۆشنەوە لە ڕێگەی ئەم میدیا سێبەرانەوە بەمان هەموو لایەنێکەکەیشەوە هەیە بەڵام ئەوەی دەمێت قسەی لەسەر بکەم بەتایبەتی ئەو کەناڵەیە کە ئێستا قسەی لەسەر دەکەین ئێوە پێم وایە ڕەخنە شتێتان بگرم ئەگەر ئاسایی بێت بەڵێ ئێوە زیاتر ڕەخنەکان و قسەکانی بۆچوونەکانی گۆڕان و برانی یەکێتی دووبارە دەکەنەوە نازانم هیچ بگورە کاک دلۆڤان دیارە ئەوەی کە تۆ باسی دەکەی ئێمە تەنها تەوەرێک ئەگەر ڕۆژانە سەری بەرنامەکانمان هەواڵەکانمان گە سەری بکەی بە جوانی ئێمە ڕای جیاوازمان کۆ کردوتەوە ئێستا تۆ پەیوەندیەکی ڕای جیاوازت هەیە پێش تۆ کاک ڕەوەند و کاک سیروان پەیوەندیەکە ڕای جیاوازیان هەبوو ئێمە ڕەخنە ناگرین و NRT وەکو کەناڵێکی بێلایەن نەکۆکو سێبەر وەک خۆتەڵی دیارە ئەو شەی سێبەر زۆر جار دووبارە بۆتەوە ئەمە یەکێکە لە ئەو کێشانی کە باسیمان لێ کردو لە ئێستا لە تەورەکە باس لەوە کەمە بەسمان ئەوەیە ئایا ئەو شەیە پێت وانییە لە ئێستادا وەک خۆتەڵی دەڵێت کەناڵی NRT سێبەرە ئایا ئەمە بۆ ئەوە ناگرێتەوە کە زۆری دەستگاکانی ڕاگەاندن وای کردو ئەو شێ دروست بێ و ڕەخنەکان سپاسەکەم بۆ ڕەخنەکان بەڵام وەک پێم وتی بێلایەنی NRT پارێزراوە تا ئێستا وەکو بێلایەن و ڕای تۆی ڕای جیاوازی کۆ کردوەوە تۆ تەلەفۆنەکەی ڕای جیاوازت هەیە بەڵێ کاک سۆنجان من دەسوزانێت دەکەم بەرنامە بەڕاستی بەرنامە زۆر باشە کە ماچی خەڵکێکە پێویستە خەڵک دەنجی خۆی بگەێنێت بەڵام ئەوەی من نەبەسمە بڵم بەڵام هەموو لایەنەکانە بەڵام کە لە ئێنات دەرس دەکەم پێویستە ڕەخنە لە ئێنات بگون نەک لایەنێکی کە لەسەر خەت نییە بۆیە ڕەخنە لە ئێنات دەگرم بەدەنا هەموو لایەنەکان تر لە ڕێگای ناڕاستەوخۆ دەنگی خۆیان هەرس دەکەن بەڵێ کاک دلۆڤان دیارە کاک دلۆڤان ببوورە زۆر جار جۆری هەواڵەکان جۆری ئەو تەورە ئەو بابەتانی کە دیاری دەکرێن ئەگەر ڕەخنە بێت دەوترێت ئەمە سەر بە ئۆپۆزیسیۆنە بەڵام دیارە ئەوە بەو شێوەیە نییە بەڵام ئەگەر با دەرنەچی لە تەورەکە بە کورتی قسە لەسەر تەورەکە بکەیت بەڵێ تەوەرەکە وەڵی ڕاگەیاندن ئێستا لە کوردستاندا پاوزایە من پێم وایە پاوزایە پێویستە بە یاسایەک ڕێک بخرێتەوە و هەر کەسێک لە دەهاتی ڕۆژنامە و تقاڵەکان دیار بێتن و دەخۆشتەمە دەکەم زۆر سپاس بەڵێ دەچینە لای ئەحمەد لە سلێمانی فەرموو کاک ئەحمەد زۆر سپاس ئێوارەتان باش ئێوارەت باش بڕێزەکەم لەسەر تەوەرەکەی ئێوە لە NRT کە لەسەر زۆری میدیا لە کوردستاندا بەڕاستی میدیا کاک ئەحمەد ئەگەر گوێت لێمە کاک ئەحمەد بەڵێ پەیوەندەکەی کاک ئەحمەد بچرا سپاس بۆ ئەحمەد لە سلێمانی هەروەها دلۆڤان لە هەولێر بەڵێ دیارە ئەوەی کاک دلۆڤان لە هەولێر باسی لێوە کرد هەندێک جار ئەو ڕەخنەیە دەگیرێت کە دەوترێت ئەم میدیای سێبەریان سەر بە شوێنێکە ئەمە وەک ئەو نمونەی باسم کرد زۆر جار جۆری ئەو هەواڵانەی کە بڵاو دەکرێنەوە هەندێک جار ئەگەر ڕەخنە بێت لە هەردوو پارتی فەرمانڕەوایی خۆت لە حکوومەت دەوترێت ئەمە سەر بە ئۆپۆزیسیۆنە ئەگەر ڕەخنە نەبێت و باس لە پرۆژەی بکرێت دەوترێت ئەمە سەر بە حکوومەت دیارە ئەم ڕەخنەی هەیە بەڵام پێم وایە بە بەدادواشتنی بینەر یاخود بیسەر یان خوێنەر خۆی بۆ دەستگایەک پاش ماوەیەکی یاخود پاش ئەزمونێکی زۆر دەتوانێت خۆی حکومکا بەسەر ئەوەی ئەم دەستگایە سەر بەکوێ یان بە سیاسەتێک یان بە چ پلانێک کاری خۆی دەکات بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە لە سلێمانیەوە هۆشنگ لە سلێمانی هەروەها محەممەد لە سلێمانی سڵاوتان لێ بفەرموو کاک هۆشنگ زۆر سپاس دەکەم کاک شانگیانم کاتت باش هەموو کاتێکت زۆر سپاس مەمنونم وەڵا دەربارەی ڕاگەاندن کاکە هەندێک دەربارەی ڕۆژنامەنووسی و ئەم هەموو ڕاگەاندنەکە هەیە ئێستا لە کوردستان من پێم وایە کۆمەڵی خەڵک ئاسا هەر ڕۆژنامەنووسین بەڵام بۆی ئەم ڕاگەاندنە خۆیان تێڵواسی و مەساڵحیان لەگەڵەوەیە و نەوەی ڕسوول لە حکومەت بگرن نەوەی لە بە باڵای حکومەت شاڵن بۆ نمونە کەناڵ هەیە با نایان نهێنن کەناڵ هەیە بەس گۆرانیە يعني کەناڵیش هەیە بەس خەریکی دۆبلاسکردنی فلیمەکانیش هیچ کاتێک لەگەڵ عادەت و تەقالیدی ئەم وڵاتیمان نەگونجاوە ئایا ئەمە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە
محاسبەی کایان لێکۆڵینەوەی لەگەڵ ئافکاکە ئەم فلیمانە چۆنە هێنێ چۆن دەبلاجەکرێت چی ئەکرێت چۆن ناکرێت ئەمە ئەرکی حکوومەتە لە هیچ دنیای کاشتیوە نەبووە کاکە لە خۆ هەست کەناڵێک بکاتەوە و دەستکا بە دەبلاژکردنی فلیم و بەبێ ئەوەی ڕەچاوی دابنەرێتی کۆمەڵایەتی خۆی بکات. بەڵێ پێت وایە زۆربوونی ئەو دەستگایانە وای کردووە کە وەک کاگلۆڤان هەروەها کاکسیروان دەڵێن فەوزایە. ئایا ئەو فەوزایە لە چیوە دروست بووە؟ لەوەیە کە وەک خۆتەڵی چاودێری ناکرێت داخۆ سانسۆر نییە بە کورتی؟ کاگە شاگەن بێگومانەوە سانسۆر نییە. من هەتا ئێستا نبینەوە کەناڵێکی ڕاگەان داخرێ لەسەر فلیمێ لەسەر حەشتێ بێ، بەڵام بەداخۆم پێ دەڵم کەناڵمان هەیە بەس خەرکی گۆرانی والێ لە عەسڵم لە هیچ کەناڵێکی ئەوروپیش ئەوە لێ نایرێت. ینی کەناڵیش بەس خەرکی فلیمی دەبلاژ کراوە لە هیچ شوێنێکا ئەو لە هیچ وڵاتێکا ئەوە نێتی فلیمێکی کە بێنێ دەبلاجێکی لەسەر زمانی وڵاتێکە لەگەڵ عەدابنەرێت ئەو کۆمەڵگەیەشان دەگونجێت. بێگومان ئەمە ئەوەیە کە سانسۆر نییە و ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە بە تایبەتی کە سانسۆرێک لەسەرمانە دابنێت. بەڵێ کاک ئەوشنگ دەچینە لای کاک محەممەد لە سلێمانی فەرموو کاک حەسڵاوە لێ بفەرموو. کاک شوان جانم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم فەرموو. خۆشەویستیم بۆ جەناب و بۆ بینەرانتان. زۆر سپاس دەکەم. بابەتی ئەمڕۆ وەکو بابەتەکانی کەش قسەی زۆر هەڵەگرێ و بابەتێکی جوانە. بەڵام ئێمە گەر ڕاگەاندن لە وڵاتەکەی خۆمانە بە بینرا و بیسرا و نووسرا و هەمووی بخەینە ژێر مایکرۆسکۆپێکەوە هەموو شتەکان یەک دەلالەتمان پێڕن کاکە شوانەجیان. ئەڵێ ڕاگەاندن لای ئێمە بە هەموو لایەنەکانی ناتوانین یعنی بەراوردی بکەین لەگەڵ چ وڵاتێکە وڵاتە پێشکەوتەکان و دواکەوتەکان، چونکە بەڕاستی ژمارەیەکی زۆرمان ئاياتێ ڕقەمێکی زۆر بەرزمان ئاياتێک کە ڕاگەیان لە وڵاتی ئێمەیە زۆرە لە حەدی معقول تەجاوزی کردووە. اینجا ئەگەر ئەمانە بگەڕینەوە بۆ هەنێک هۆکار ئەشێ زۆری ئەو عەدەدە زۆرەی حیزبەکان لە وڵاتی ئێمە یەکێک بێ لە هۆکان. دووهەم ئەو پارەی کە ڕاگەیاندن بە نامەسئولانە تەرخانەکرێ بۆ هەنێ لایەن ئەمە لەوانەیە هۆکاریش کە بێ. سێهەم نەبوونی فلتەرێک وەکو ئەو برادرانەی پێش من ئیشارەتیان پێە. بەڵام لە ئەخیرا من قەناعەتێکم هەیە ئێستا بۆ نمونە ئەم کەناڵەی ئێوە نەتیجەی ململانەی ئەو ڕاگەیانانە یعنی خۆی سکەی خۆی وەرەگرێ ڕاگەیان ئەچێتە قاڵبێکی دروستەوە لە ئەخیرا. بە قەناعەتی من لە ئەخیرا ئەمانە هەمووی ئەچێتە بارێکەوە کە قەناعەتی ڕاست و قەناعەتی دروست خۆی پێشەنگەکە خۆیەکەوێتە پێشەوە. ئێمڕۆ ئەو قەناتانەی کەوا بە تەفاعلی من بە دواتچوونێکی زۆر بەسیتم کردووە لەسەر ئەم قەناتەی ئێوە کاکشوان ئەگەر عەزیز نابێت لە ماوەی 15 ڕۆژە ئەبینم لە هەموو هەرێمی کوردستانە ئیتیساڵات و پەیوەندیەکان لە هەموو قەناتە فەزایەکانی کە زیاترن بۆ نمونە لە خانەقینەوە لە زاخۆوە لە دهۆکەوە لە شوێنەکانی کەەوە ئەمە دەلالەت یەگەگەیەنێ ئێمە چەند بەرەو ئەو زۆرە بڕۆین وردە خۆی قەناتە چاکەکان سکەی خۆی وەرەگرێ ئەوانی کە خۆی جابێتەوە عەز لەبێ. بەڵێ دەچینە ئاکرێبا گوێمان لە تێبینی هاوار بێ فەرموو کاک هاوار. سەیدە هاوار. بەڵێ فەرموو گوێمان لێتە. بەسەبارەت بە میدیاکان ئەتوانین بڵێن میدیاکان لەبارەی باشی ئێوەرکردنەوەی ئەم ناوخۆیەدا ئەتوانین بڵێن ڕۆڵێکی گرنگی بینی لەم بارودۆخەدا کە ئێستا هەیە ئەبێت ڕوولی میدیاکان بە شێوەیەکی بەرچاو بە شێوەیەکی پێویست لە بەرچاو بگرین چونکە میدیاکان بەڕاستی ڕۆڵێکی یەکجار گرنگیان بینی لە ئێوەرکردنەوەی ئەم ڕەوشەی ئێستا کە کوردستانی لە تێدایە. بەڵێ باوکی بگورە کاک هاوار دیارە کە کارزان باسی لە شتێکە دەڵێت زۆری لایەنە سیاسەکان هۆکارێکە بۆ زۆری دەستگاکانی ڕاگەاندن. تۆ باسی ڕۆڵ دەکەی ئایا زۆری دەستگاکان هەر دەستگایەک بەپێی سیاسەتی خۆی بەپێی پیلان و استراتیژی خۆی پێتوانی ئەو ڕۆڵە دابش بکرێت وەک نمونەیەک ئەنتیمای نەتەوایەتی پەیامی نەتەوایەتی ئەمە دابش بکرێت هەر لایەنێک هەر دەستگایکی ڕاگەاندن بەپێی سیاسەتی خۆی دای بڕێژێ ئەمە وا بکە کە ڕۆڵەکە دابش بکرێت هەر دەستگایك ڕۆڵێکی جیاوازی هەبێ. طبعا باوەم پێویستە بێ بکرێتن. بەڵێ بەڵێ بکرێتن ڕۆڵێکی بەرچاوی ببینێتن گەبێت وەکو ئاماژەت
بەڵێ کاکاوەر بەڵێ کارزان لە چۆمان هاوار لە ئەکرێ سپاس بۆ پەیوەندەکانتان دەشینە لای باوکی محەممەد لە سلێمانی فەرموو باوکی محەممەد هەموو کاتێکت وڵای من شێوەی بڵێن ڕۆژنامەگەری و بڵێن ئەم تەلەڤیزۆنانە زۆریان ڕۆژنامە نووسان زۆریان من شتێکی وەکو هەڕەمەچی و شتێکی وەکو تاکەش ئەو تەنانە نەک هەڕەمەچی گەندەڵیشی تێکەوتووە بۆ ئەو شتانەی تۆ بڵێن ئێستا بڵێن بۆ بارودۆخی ئەمڕۆی بڵێن ئەم کاتە ئەڵێ زۆر فۆزایەکی عەجایە بە کەس لە کەس تێناگا کەس لە کەسش قبول هیچ شتێکی یەکتری قبول زیاتر من ئەگەڕێنەوە بۆ خۆ دەرخستن و بۆ نەشارەزایی لەو پیشەوەتر بۆ زۆر شت هەیە ئەنجا لانی سیاسی دەور ئەبینی لەمەیە و بڵێن حکمی گەندەڵێکەشی تێکەوتووە نەگووار بڵێنەوە وەکو تەلەڤیزۆنش بڵێن تەلەڤیزۆنەکان کەناڵەکان وڵای من یەکێکی خۆم خۆڵات نە بەدەسەڵات نە تەلەڤیزۆنەکانی دەسەڵات نە تەلەڤیزۆنەکانی مەعارەزەش پەسەند ئەکەم تەنانەت ئەم تەلەفۆنەی ئەم هینەی ئێوە ئەم کەناڵی ئێوە لەبەرەوەی من زۆر شت ئەبینم لە هەردوو لایە بڵێن هەردوو لایەک لایەنە نییە ئیشی ئەوە یەک لایەنە نییە ئیشی ئەوە تەواوەتیە بڵێن تەواوکەری هەموو شتەکانە بەس ئەوانەی کە تەواوکەری ئیشی خۆیانن من ئەو تەلەڤیزۆنیان بە باشترین کەناڵ و بە ئیسفادەترین کەناڵ تی ئەگەم لە ئێوە من دەستخۆشی لە هەموو کارمەندەکان و ئەو تەلەڤیزۆنی ئێوەشەکەم زۆر سپاس دەکەین با گوێمان لە تێبینی محەممەد بێ لە سلێمانی فەرموو کاک محەممەد ئەلو کاک شۆنگیان چۆنی زۆر سپاس دەکەم ڕاستی لەسەر بەرنامەی ئەم ئێوارەیەتان بەڵێ زۆربوونی کەناڵە ئەهلی کەناڵە دەستگاکانی ڕاگەیاندن بەڵێ زۆربوونی دەستگاکانی ڕاگەیاندن سوود و زیان زۆربوونی دەستگاکان ڕاگەیاندن ئەبێتە هۆی شێوەیەکی زۆر لەناو میلەتە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ زۆربوونی حیزبەکانمان لەناو خۆمانە ئەوانش هەر حیزبەوشان کەناڵێکی خۆی پەیوەست بەخۆی هەیە کە هەر یەکەیان چۆنیان بێ دەنگ و باس و ئەخباری شار و وڵاتمان هەر بەو شێوەیە بەخشەکان چۆن لە هینی خۆیان بێت مەسئولیەتی خۆیان بێت ئەمە بێگومان کە ئاگەوێتە هۆی شێوەیەکی زۆر بەڵام ئەگەر و بێت و چەند کەناڵێکی ئەهلی دامەزێت و بێلایەن بێت ئەو وەختە میلەت دەتوانێت ئیسفادی لێ بکات بەڵام لەم کاتە و لەم ساتەدا ئێستا هیچ کات لە زۆری کەناڵەکان ئیسفادەی بۆ میلەت نابێت بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد هەروەها محەممەد لە سلێمانی بەڵێ دەچینە لای هاوڕێ لە چۆمان هەروەها ئادار لە هەولێر فەرموو کاک هاوڕێ کاکە جیان زۆر سپاس بۆتەوەرە دیارە من دەمێ باس لە ڕاگەیاندنی کوردی بکەم ئەوەتە باس لە ڕاگەیاندنی کوردی لە بینەکە یەکەمان تەلەڤیزیۆن مێژوو ڕاگەیاندنی کوردی لە دوای دروستبوونی تەلەڤیزیۆنی نالیا مێژوویەکترا یعنی تۆ توانی لە کاتی دروستبوونی نالیا دروستە بێ ئێناوە دروستە بێ مێژوویەکترا ئەوی تیش مێژوویەکترا چونکە لێرەدا نالیا شتێکی دروستکەوی و شەوەیە کە لە چەکردنی عاقڵی نهێشت ئیتر عاقڵ بیرکاتەوە قسە بکە لەسەر کۆمەڵێک بابەت ئیتر پیرۆزەکان نەما پێم وایە نالیا ڕۆڵیشی گەورەی بینیوە ئەو برادرانی کە ئەشڵێن نالیا تەلەڤیزیۆنێکە و سێبەرەوانە من قەناعەتم بۆی وانە قەناعەتم بەو قسەیەوە نییە دومینیش ڕاگەیاندنی کوردی لە ئێستادا بەگشتی بەعام دوو ڕۆڵە بین یەکەمیشی پێکدادانە و دومینیش اعترازانە یعنی پێکدادان و اعترازاندا ئەو ڕۆڵەی بینە ڕاگەیاندنی کوردی پێت وایە چی وای کردووە پێکدادان ئێمە دەزانین پێت وایە چی وای کردووە لە اعترازان دروست بێت بەڵێ زروفە سیاسەکە خۆ بۆتە بۆ هەنا بە هەموو کایەکانیشیان ئەو وای کردەوە پێگەیان دەزێت و ئەو لە اعترازانش هەمان شەوا دروستەوێت بۆیە دەویست ئێستانەکە سانسۆر هەبێت لە وەزارەتی ڕۆشنبیری هەموو کەسێک نەبێتە ڕۆژنامەنووس یا ڕۆژنامەنووسی بەڕێتەوت و ڕۆژنامەنووسی ئەوانەی کە بە شێوەیەک هاتوونە ناوکایی ڕاگەیاندنەوە لێکجا بکرێتەوە بەڵێ لە هەولێری پایتەخت با گوێمان لە تێبینی ئادار بێ فەرموو ئەو کاتت بەڕێت زۆر سپاس دەکەم فەرموو باشە بەرەز من یەک پێشنیارمەیە بەڵێ بەنسبەت ئەوانەی لە ئەوروپا دەگەڕێنەوە و گەنجان لە ئەوروپا دەگەڕێنەوە على اساس حکومت چیان بۆ بکاتن ئیتر 2009 نای خۆمانی سێمە کۆمەڵێک برادەر بووین على اساس حکومت قەرەبوومان بکاتەوە یاخی یارمەتیماندا کە تێتا ئێستا هیچ جوابێک نییە بەڵێ دیارە کاک ئادەرەمێ پێشتر تەورێکمان هەبووە لەسەر دیبۆتکردنەوەی پەنابەرەکان بەڵام تا ئێستا وەک ئەوەی باس دەکرێت دەوترێت بڕێک پارە پیان دەدرێت بەڵام تا ئێستا ئەم هەواڵە بۆکو لایەنێکی ڕسمی ڕانەگەدراوە و ئەگەر بە دوواداچوونی شتێ بکەین ئێمە دەکەین بە تەورێک بەسەر چاو بەڵێ وەزارەتی کۆچبەران لە 2009 بانجان کردین ئەوانەی لە ئەوروپا هاتینەوە با بێن فۆرم بکەنەوە ناوی خۆیان بنووسن ئەمە چون ئێستا لە 2009 ئێمە چون تاکو ئێستا هیچ وەڵامێکیان نەداتەوە وتیان على اساس هەرسانە دەینێ نازەم بەڵێ کاگا دڵنیا بە NRT بە دوواداچوونی خۆی دەکات بۆ ئەو هەواڵە ئەگە قسێکت هەبێت لەسەر تەوەرەکە
سپاس دەکەم سپاس بۆ هاوڕێ لە چۆمانە وها ئادار لە هەولێر بەڵێ دەچینە لای علی لە گەرمیان فەرموو کاک علی. زۆر سپاس دەکەم. وڵات من بە تێری و بە هەموو شۆرێک بڵێم میدای حیزبی وشی میدای ئەهلی من پێ دەڵێم وەکو شکستبوونێکیان پێوە دیارە ناڕازی خەڵک. ئەمڕۆ دەیبینیت کۆمەڵێ میدیا کۆمەڵێ ڕۆژنامە تۆ هەر بڕۆ بە کتێبخانەکانەوە نییە شبرسیەکە بینیت بە کتێبخانەکانەوە نییە ئەسڵەن هەر نازانی چی ئەم شبرزیە کە بام کتێبخانانەوە هەیە. یعنی چۆن ئەبێت کە ئەم تێبگەین هاوڵاتی تێبگەین لە یەکتری کە ئەم راپۆرتەکە لەم گۆڤارە بڵاو بۆتەوە راپۆرتی تر نییە لە گۆڤاری ترا بڵاو بۆتەوە من بە بەڵگەوە پێ دەڵێم راپۆرتی تر لە گۆڤاری ترا بڵاو بۆتەوە هەمان چ لە گۆڤارێکی ترا بڵاو بۆتەوە. بەڵام پێت وایە کاک علی ئەوە کەواتە ئەمە چارەسەر چییە بۆ ئەمەی لە کاتێکدا تۆ دەڵێ وەک خۆتەڵی ئەمە هەبوو ئەم دیاردەیەکە راپۆرت یاخود بابەت دووبارە بۆ تۆ لە گۆڤارێک و بۆ گۆڤارێکی تریان زۆر جار دەوترێت زۆربەی گۆڤارەکان هەندێک بابەت بڵاو دەکەنەوە تەشیرە ناوزراندنە ئەمە دیاردەیەکە چەندین ساڵە باز دەکرێت پێت وایە ئەمە زۆری دەستگاکانە ناچاودێریە نا ئەوەیە کە تۆ بڵێ سانسۆرێک نییە بۆ ئەمانە. من دوو مەرجت بۆ ئەگەڕێن وەکاکشوان مەرجی یەکەم بۆ تاک ئەو تاکانەی کە جاڵتایەک و سەماعەیەکی بەدەستەوەیە تەجیلێک کامیرەیەک ئەیگەێنێتەوە نیە ئەگەڕێنیە کون بە کون بەدوایە ئەم مەسوولەکە ئەو مەسوولەکە کامە شە خراپەکەیەتی کامەی نەکەیەتی کاکە تۆ دەنگت پێداوە دەنگ کە بۆ ڕۆێشە دەسەڵات دەنگت پێداوە جارێکی تر ململانەی سیاسی دەنگدان دەبێتەوە دەنگی پێمەێرەوە ئەمە معنای چی؟ ئەمە معنای چی؟ ئەمە دوو نمونەی دووەم بۆ تاکەکان تاکە ئەو کەسانی کە بێیشن کە خۆیان باجێکەکەن لە ملی لە ڕۆژنامەیەگا من حەزاق لە مشکلی ڕۆژنامەکانێ بۆ نمونەیە زۆر جوان بۆ بێنمەوە خەڵکێکی زۆر پەیوەندی کرد سپاسی هێنارسی کرد من سپاسی ناکەم من ئەگەر سپاسی هێنارسی بکەم و وینەکانی هێنارسی بزانم لە شوێنێکی تر سپاسێکم نووسینێکی لەسەر نووسم بۆ کارمەندان بۆ بەڕێوەبەر بۆ ئەمانە دەستخۆشی لێکم ڕووی ئێمەی کورد دایم بەرەو ڕوو وەس بگەین کە پشتم لە NRT کرد لە تەلەڤیزیۆنێکی تر تەلەڤیزیۆنی NRT وەڵا تەلەڤیزیۆن نییە ئەمە ناکرێ ئەمە بەڵێ کاک علی بەڵێ سپاس دەکەین باگوێمان لە تێبینی هەر لە گەرمیان باگوێمان لە تێبینی بەختیار بێ لە چەمچماڵ فەرموو کاک بەختیار. ئەم کاتە و باشکاو شوان باشە بەرنامەکەت وەڵی من ئەوەی ڕاستی بێ قسەم لەسەر ئەوەیە کە ئەم ڕاگەیاندنانە ئەم ڕۆژنامە و ڕاگەیاندنی کوردیە وە زۆر بۆ بەڕاستی بینە سەری لێ شێواوە لە بنەوەی کەوا لە ئەچێتە کتێبخانەیەکەوە بەمانگە دەیانی نەکرد پێشنیارەکەم ئەگەر وەزعاتی ڕۆشنبیری لیژنەیەکی بێت چۆن وەکو بۆ نمونە تەندروستی لیژنەیەکی ئەڕوا بزانێ ئەم مەطعەمەیە ئەم شوێنە تەندروستی باشە بزانێ ئەو شوێنەیەکەوە ڕۆژنامەکەشی لە دەرەچێبا بچێت سەردانی پیانە و کەناڵە تەلەڤیزیۆنانە بۆ نمونە بەرنامەی دۆبلاسکرا و لێدەن ئەو شوێنانە حەقە لیژنەیە هەبێ بۆی کەوا چاودێریان بکە حکوومەت سانسۆر نەکاتە سەر دەرچوونی یعنی ئەشتی ئازاد بەس هەمان کاتە با چاودێریێکیان هەبێ بەسەرەوە کە هەنێشت هەیە بەڕاستی لەگەڵ ئاداب و تەقاریدی کووردا ناگونجێ ڕۆژنامەی وایە هینی وایە یعنی گۆڤاری وایە شتی وا بڵاوە کاتەوە کەی خێنیتەوە یعنی شەرمە لە هەنێ مەسائلەوە بەڕاستی ئەگەر بکرێ من پێشنیارەکەم کەوا شتێکی چاودێری هەبێ بەسەریانەوەنەوە بۆ سانسۆرکردنی بەنەوعەکە لێک دلێتەوە بڵێن وڵا ئەمە نایەنن ئەمە سانسۆری لەسەر بەس هەمان کاتە شتی خراپیش کە لەگەڵ تەقالیدی کووردا ناگونجێبا لەو گۆڤار و لەو ڕۆژنامانەیە بەڕاستی بڵاو نەبێتەوە من دەستخۆشیشتان یەکەم بۆم زۆر سپاس بەڵێ هیوادارم سەرکەوتوو بن. بەڵێ علی لە گەرمیان بەختیار لە چەمچماڵ سپاس بۆ پەیوەندیەکانتان بڵێ دەچینە لای مستەفا لە هەولێر فەرموو کاک مستەفا. سپاس دەکەم مستەفا لە هەولێر هەوراها بەدەل لە دهۆک سپاستان دەکەم سڵاوتان لێ بێ فەرموو کاک مستەفا. بەڵێ بەنسبەت تەوەرەکەت بەڕاستی بەڕای من زۆربوونی ڕۆژنامە و گۆڤار کەناڵەکان لە کوردستان بەڵێ کێشەی کوردستان سەدا هەشتا دەگەرن بەوە زۆربوونی ڕۆژنامە و گۆڤار کەناڵەکان. بەڵێ من دەمەوێت بێستان زۆر قسە بکەم بەڕێز. بەڵێ بەڵێ کاک مستەفا گوێمان لێتە. بەڵێ من بەڕای من کەناڵی KNN با ناو نەهێنیت کە کاک مستەفا ڤایرۆسی ناو کوردستانن. بەڵێ ڕای خۆتە بەس پێت وایە خۆمە ئەلی ماوە بەڵێک نییە ماکی خەڵک. بەڵێ
وطبعا رأي خوما من في مهم كان فيروس بلا دكنا بدي كنالي كاين كاك مصطفى بان ناونهين كا با ولا كاني كاين مديويا بەڵێ کاک مستەفا ئەوە دیارە ڕای خۆتە سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت مستەفا لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای بەدەل لە دهۆک سڵاو لێ بفەرموو دەمیا باش بیتن زۆر سپاس دەکەم بەێ گوێمان لێتە بەڵێ کاک باڵێتەوە ڕووپاسی بۆ بەدەگە جێ خۆدا بیتنا من کەناڵێت کوردی باراتتر او كانالن من سانسورا حزب السر مدرسة كانالت آزاد نينن كو بچنت ناف جوا كده وخدمات آخرتي كم شواكة راستقينات اف كانالت حزبي يرجع سيدرا حزبه ورجع فرمان سركردين خو كارت كان هذا سكت برجان جواده بيتوي برابط كان ديرن خالكي وش خدمتك بيشكشي خالكينا كان راسي رجع داخلها جدنا مشي هر کانالك آزاد هر عقلك آزاد هر میدیاک آزاد برانبر هزارها میدیا بندست براستی یعنی آزادی سر هر تشتکی بله هر وڵاتێکی دا بەڵێ وەکێکی لە بەشداربوویەک باسی لێ کرد کە زۆربوونی دەستگاکانی ڕاگەاندن وای کردووە کە لێکترازانێک دروست بێ لە نێو چین و توێژەکانی کۆمەلگە تا چەند هاوڕای لەگەڵ ئەو بله هذا اشتكي رونو اشكرايا زربنا كانالا وجي قرصات جي داخل اف كانالات سرلاني سياسية افد بدا اگرك بكشتنا هستي نتواتيجي ناس كومالگه هدا يعني وكي چابشي پارك بازك بيتا 4 بر بيتا 8 بر براستي اف قرصات يعني استماعا اجتماعي جي برف لازموني غد چيتن بەڵێ زۆر سپاس بۆ بەدەل لە دهۆک سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای حاجی لە سلێمانی هەروەها ئاودێر لە سلێمانی سڵاوتە لێ فەرموو حاجی وا لێ بێ کاک شوانە سپاس دەکەم ئەلۆ بەڵێ گوێم لێتە بەڵێ وەڵی بۆ مەسەلەی زۆربوونی ڕاگەیاندن کاکە شوانە پێم وان نییە وا بێ زانی چۆنە خۆی مەسەلەی ڕاگەیاندن وەکو مەدعەمێک وایە عنی چەند میوانیە چێ هەر میوانی ئارەزوی شتێکی بیخوا مەسەلەن ئەوڵێ ئەوە خۆمە وڵای خۆم ڕاگەیاندنی زیادە مادەم پێیشە بێ مەفروزە زۆر بێت چگاگە زۆر نەبێ ئێمە وەختی خۆی سیرەکە ئینجۆری ئەو خەڵقێمەکە وەختی خۆی کەناڵەکە بوو بە ناوی کەناڵی کوردی کەرکووک قەناتەکەی لە کەرکووک بوو هەموو خەڵەسەر یەک کەناڵیە کرد بەزوەی ئەزانی لەم دنیاە بەس مەسەلەن بۆ نمونە سەدام هەیە و ئیتر حکومەتی عێراقی هەیە و هەچیشی بکتە 100% بەڕاستی زانی لەبەرەوە ڕاست و ناڕاستی وشیاری کۆمەلگا لەوە دەرەجێکە ڕاگەیاندن زۆر بێت پێشم وایە و کەسانی کە لە ڕاگەیاندن زۆر و فەوزای پێوەیە من بۆ شتێکی گەرمەوە بۆی گەرمەوە چۆن ئێستا خەریکە خۆ پیشاندانە وڵاتی مەمنوع کرێ من پێم وایە دەستێکەیە لە توش ڕاگەیاندن ئانەوێ هەندێک ڕاگەیاندنی هەیەوانیش مەمنوع بکەن لە خەڵک یا پێم وایە ڕاگەیاندن زۆرێکی کێشە بێ ڕاگەیاندن کێ مەسەلانی باتەوە ئەو کەسەی بادۆ کە ڕازگۆیە شتەکان بەڕاستی گەێنێ هەواڵەکان بەڕاستی بەخەڵکە گەێنێ ئیتر حەزێکە مەسەلەن با ئەوەی تر کە ڕاز نییە کە چەوتە هەر گۆرانی خۆی بڵێ هەر چەپڕی خۆی یا کەس گوێی لێ ناگرێ ناچارە بێ خۆی پاشە پێ بکە و بێتەوە سەر ڕاستی و ناو کۆمەلگا و خزمەتی کۆمەلگاکە من پێم وانە مەسەلە زۆر بێ نە زۆرە و بەڵێ بۆرە هەیە بە زۆر نییە زیاتر ڕاگەیاندەکانی ئەمڕۆ چەند کەناڵێکن بەڵێ سپاس بۆ حاجی لە سلێمانی دیارە پەیوەندیەکەی ئاودێر لە سلێمانی بچرا بەڵێ ئازان دەچینە لای چەند چاپێکەوتنێک لە باژاری دهۆک با بەهەڤرا تەماشا بکەین ئەس بینم کو هەندە دەستگێتین مەسرەفێکی زێدە لێ تێتەکردن بەس چێ فۆیدەخۆ نینە ئەس حەزکەم دەستگا عام زێدە بن چێترە ینی دە پتر عالم پێوێتەگیرێدان دبمە چێتر بیتن والله بالنسبة من رأيي من قال دەستگایتین حکومی بس هيقالة أما كس چه استفاده جنابي ام حس که يعني اف دزگیتی نوکرن يعني استفاده تیدا بیتن خلق استفاده جیب بینیتن نه اما بس هيكل بیتن اكيد اگر قناه هندي زيادات بن عالم دي كم باري بون چبت بون تشتا يعني هندي كم مروف زاند کا چتشتي هيا چتشتين کە بینیمان چاپێکوتنی چەند هاوڵاتیەک بوو لە باژاری دهۆک هەندێکیان
ڕای جیاوازیان هەبوو کە پیان وابوو وەک هاوڵاتیەک وتی کە هەندێک لە کەناڵەکان وەک ئەوتی پێویستە دابخرێنەوە هاوڵاتیەکی دەدەڵێت تا زیاد بن سوودی هەیەوە شتێکی باشە. بەڵێ دەچینە لای هەردی لە چەمچەماڵ هەروەها ئەحمەد لە هەولێر سڵاتانە بێ فەرموو کاگەردی. زۆر سپاس دەکەم کاگەردی. بەڕێزی ئەرە لە مێژە قوم دەدەیان تاز دەستێک کردیا ببوورە کاگەردی کاگەردی ئەگە دووبارەی کە دەمەوەستی چی بوو تێ نەگەیشتم دەرێم لە مێژە قوم دەدەیان تاز دەست پێ کردیا. زۆر سپاس کاگەردی دیارە ڕای خۆتە سپاس بۆ پەیوەندەکەت ئەدەبی خۆتەوە زۆر سپاس دەکەم. دەچینە لای ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد سڵاو لێبێ. زۆر سپاس دەکەم فەرموو کاک ئەحمەد. بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە هەموو کاتێکت بۆ برە بەڕێزم پێشتری چێتە قسەی کە لە جاتی من بەدناو هەردیەوە نەخێر بەڵێ جەنابەت کاک هەردی لە چەمچەماڵ وانە بەڵێ پێشتری چێتر ببوورە دیارە ئەوە ئەحمەد بوو لە هەولێر ببوورە ئەحمەد بوو لە هەولێر فەرموو کاگەردی ببوورە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس دەکەم. بەڕای من زۆربوونی ئەو کەناڵە ڕاگەیاندنە کاری زۆر کردوتە سەر میلەتی کورد. خۆ من وەکو شەخسی خۆم تا ئێستاکە ڕوان ناکەم کەناڵێک هەبوو بێ بەڕاستی واقعەتەکانی کوردی گەیانە بێ. بەڵێ وەکو تەلەڤیزیۆنەکەی ئێوە ڕاستە زۆر کەس تەلەفۆنەکەەوە دەستخۆشیە کاگێکیش پێش من پێم وابێت قسەی کرد لە سەرەوەتی ئێمە بەرەو ڕووداین دەستخۆشی لە یەکتریەکەین بەڵام کەسێک نییە لە پاشم لە بڵێ ڕای فڵان کەناڵ باشیانەوە باشە. بەڵێ بەڵێ کەواتە بە لەسەر زۆری دەستگاکانی ڕاگەنی قسە بکەین پێت وایە زۆر لە پەیوەندیەکان دلۆڤان لە هەولێرەوە سیروان لە چەمچەماڵ دەڵێن فەوزایەکە لە ئێستادا زۆری ئەو دەستگایانە پێت وایە بۆ فەوزایە و زۆر جا باس لەو دەکرێت کە ژماری ڕۆژنامەنووسان لە زیادبووندایە بەهۆی ئەوەی کە دەستگاکان زۆرن وەک دوێنێ لە سەرای بەرنامەکەشا باسمان کرد سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕاگەیاندووە کە ئەندامەکانی 7,000 ئەندامن لە سندیکای ڕۆژنامەنووسان پێت وایە ئەوە ژمارێکی زۆرە یان ئاساییە وەکو خۆی. وڵای بەڵای من بەڕێزم زۆربوونەکان زۆر تاسیرەکەی سە ینی تو سێر کە ئاڕێتە بازار کۆمەڵە ڕۆژنامە و کۆمەڵە گۆڤاری لێ هەر یەکێک و بە شێوازێک تابیری لەلایەنەکەی خۆی و لەلایەنێکی حیزبەکەی خۆیەکە هەموو کەسێک بەلای دەستی ڕاستی خۆیان هەوڵەدا نەکو بەلای دەستی چەبی خۆیان. بەڵێ بەڕاستی من تا ینی میدیاکان کەم بکرێتەوە بەڕای من باشترێک و لەوانەیە کەسەکان و کاتەوە حێتەکان لە ڕاستیەکان بگەن نەکوم کۆمەڵێکی چاکە تو سێری حیزبەکان کە هەموو حیزبەکان بۆ خۆی هەوڵەیە. بەڵێ کەواتە با بچینە چۆمان گوێمە لە تێبینی کاکارزان بێ فەرموو سڵاو لێبێ کاکارزان بوو بەرە دیارە پێشتر پەیوەندیەکەت چرا فەرموو. ئێوارە باش ئێوارە داش کاکارزان دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. زۆر سپاس دەکەم. هیوادارم ئەو کەناڵانە هەر حیزبێک سێتار کەناڵیە هیوادار لەواتی و سێتار کەناڵە کەناڵەکی وەرزشی بکرێتەوە. بەڵێ بەڵێ کاکارزان گوێت لێمە بەڵێ ئەوە دیارە بۆ دومجارە پەیوەندەکەی کاکارزان لە چۆمانە بسرا سپاس بۆ ئەحمەد لە هەولێر سپاس بۆ هەردی لە چەمچەماڵ هەروەها کارزان لە چۆمان بەڵێ دەچینە لای عوسمان لە سلێمانی فەرموو کاک عوسمان. سپاس دەکەم هەموو کاتێکت. کاک عوسمان گوێت لێمە بەڵێ کاک عوسمان فەرموو. بەڵێ پەیوەندەکەی عوسمان لە سلێمانی بشرا دەچینە لای شیروان لە زاخۆ سڵاو لێبێ کاک شیروان فەرموو. کاک شیروان ئەگەر گوێت لێمانە کاک شیروان بەڵێ دیارە پەیوەندەکەی شیروان لە زاخۆ بشرا بەڵێ ئەزان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک دەتوانن سەرنجەکانتان لێرن سەبارەت بە تەوەری بەرنامەکە دیارە فەیروزوڵڵا دەڵێت من دەڵێم باش نییە چونکە هیچ کەناڵێکی کوردی لەبەر حزبی خۆی ناتوانێت بەرنامەی تەرخام کا دەرەوەها کۆچەر ئەحمەد دەڵێت دەستان خۆش هۆکارەکانی زۆربوونی ئەگەڕێنمەوە بۆ دەسەڵات کە سەریان لە خەڵک شێواندووە و دەڵێت نازانێت کام ڕاگەیان باشە و ئیشی لێ هاتووە هەر ماڵێک ڕاگەیانیەک بۆ خۆی دابنێت چووکەوە بڕات لە بێ پێویستی ڕۆژانەیە هەروەها ئارێزهاز دەڵێت سڵاو هەتا ڕاگەانی زۆرتر هەبێت پێشکەوتن زیاتر دەبێت بەڵام وەکو لای خۆمان زۆر بووە و بێکەڵک و بێ ئیسفادەی بەڵێ بەرەزان ناوبڕێکی کورت و بەرنامەکەی خۆتان بەردەوامە لەگەڵتان.
دووبارە سڵاتەنێ بێ ئازیان بەڵێ ئەحمەد لە هەولێر نارنج لە قەڵازێ سڵاتەنێ بە فەرموو نارنج خان. نارنج خان فەرموو. بەڵێ نارنج خانگە گوێت لێمانە فەرموو. ئەم کاتە باس کاکشوە هەموو کاتێکت. سپاس. وڵات سەبارەت بە کار ڕۆژنامەوانی لە کوردستان. بەڵێ. من پێم وایە زۆربوونی کەناڵەکان شتێکی باشە چونکی ئێمە ئابینین لە کەناڵەکانەوە هێندێک شت هەیە دەر ناخرێ و هێندێکیش هەیە دەربخرێ بۆیە من پێم باش کەناڵی ڕاگەاندن شتێکی باشە کە لە کوردستانە زیاد بێ وە پێش ئەوەی برایەکی بەڕێزم لە هەولێر تەلەفۆنی کوتی کەناڵی کێنێن با ناونەهێنی نارنج خان تکایە من پێم وایە کەناڵەکانی سەر بەدەسەڵات هیچ شتێکی باشیان بۆ خەڵک ڕوون نەکردێتەوە زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای ئەحمەد لە هەولێر سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. ئەلۆ بەڵێ کاک ئەحمەد. ئەلۆ بەڵێ بەڵێ کاک ئەحمەد گوێت لێمە؟ بەڵێ کاک ئەحمەد گوێم لێتە ئەگەر قسە بکەی بەڵێ. من وتم بەڕاستی بعضی قەنات هەیە گۆرانی لێن یان یەک گۆرانی خۆش لێ نەیەن یعنی قەناتی گۆرانەکان بەس بۆ نمونە قەناتی ئیخبار وەکو قەناتی هێناڵی بەڕاستی جمهورێکی چاکیە و ئێمە بەتەواوی پشتگیری لێ یەکەین. بەڵێ کاک ئەحمەد با لەسەر ناوەڕۆکی دەستگاکان قسە نەکەین ئێمە لەسەرەوە قسەکەین کە زۆری دەستگاکان پێت وایە زۆری دەستگاکان سوودی هەیە بۆ کۆمەلگا یاخود زیانی هەیە؟ والله زۆری ئەگەر یعنی نمونەی وەکو نمونەی قەناتەکەیەوە بێ سوودی هەیە بەس ئەگەر قەناتێکی وەکو گۆرانی لێ بە هیچ گۆرانەیەکی بێ مەعنا و هیچ جمهورێکی نییە کام گۆرانیانە جمهوریانی ئەوانەیەن ئەیخەنە سەر تەلەڤیزیۆن بۆچی گۆرانێکی خۆش لێنە ئەو هەموو خەڵک ئەو هونەرمەندەمان هەیە کەچی گۆرانی کامە جمهوری نییە کام هونەرمەندە جمهوری نییە ئەوە هێنە سەر تەلەڤیزیۆن. بەڵێ ئەحمەد لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای عەزیز لە شەقڵاوە فەرموو کاک عەزیز. بەڵێ عەزیز لە شەقڵاوە محەممەد لە قەڵازێ سڵات لەوێ فەرموو کاک عەزیز بەڵێ. کاک عەزیز ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەی ببوورە. کاتەوە باش بەڕێزم. هەموو کاتێکە دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەی. سپاس دەکەم بە قوربانەوە چۆنە؟ زۆر سپاس دەکەم. بەڕێزی من بەڕێزم سەبارەت بە تەوەرەکە و تەوەرەکە زۆر جوانە دەستخۆشتان لێت. زۆر سپاس دەکەم. زۆربوونی کەناڵەکانی ڕاگەاندن هەرچەندێک زۆربی هێشاکەمان لەبەرەوەی چەندێک کەناڵی ڕاگەاندن زۆر بێ خەڵک زیاتر ڕۆشنبیرە بێ خەڵک زیاتر ئەدەبی زیاترە بێ وەکەوە بە ڕێزەی شاپێت تەلەفۆنی کرد ئەو قسە بێ ڕێزەی کرد بەرامبەر بە جەنابەت ئەگەر کەناڵی ڕاگەاندن زۆر بێ خەڵکمان زیاتر ڕۆشنبیرە بێ پێمان فێری ئەخلاق و ڕەوشت ئەکرێت نەوەکو بەو شێوەیە تەلەفۆن بۆ جەنابەت بکاتن و بەو شێوەیە جوابی جەنابەت بداتەوە. لەگەر ڕێز و ئەحترامم بۆ خۆی دەستی خۆش بێ دیارە ئەمە ڕێز و ئەدەبێتی زۆری وەرگرتووە دەستی خۆش بێمە ئەمە بە حیاتی خۆی سەیری کەناڵی ڕاگەاندنی نەکردێت هیچ شتێکی نەخوێنێتەوە. بەڵێ کازی دیارە ئەدەبی خۆی بوو ئێمە هیچ وەڵامێکمان نەبوو من تەنها وتم و ئەدەبی خۆیەتی وە پەروەردەی خۆیەتی بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی کاک عەزیز ڕخنەیەک لەوە هەیە ڕاگەاندمان زیاد بێ ئەگەر کەناڵی ڕاگەاندمان زیاد بێ ئەگەر کەناڵی ڕاگەاندمان بێتن خوێنەری چاکمان بێ خەڵک فێری ئەخلاق و ڕەوشتە بێت نەوەکو بەو شێوەیە جوابی خەڵک باتەوە. کەناڵی ڕاگەاندن بەشێکە لە ئەخلاق و ڕەوشتی مرۆڤ بەشێکە لە فەلسەفە و مەحریفە بۆ ڕەوشت پێشکەوتنی ئەخلاق و ڕەوشتی ئەمانە نەوەکو بەو شێوەیە جوابی بەڕێزت باتەوە. پێت وایە کاک عەزیز هەندێک جار پێچەوانی ڕای تۆ دەوترێت هەندێک بابەت بەتابەتی گۆڤارەکان لە ئێستا دەبۆی ناو نەهێنی ناوی گۆڤارەکان نهێن ئەو گۆڤارانە دەوتێت هەندێک جار بابەت راپۆرت بابەتی وا بڵاو دەکەنەوە کە شیاو نییە یاخود کێشە دێنێتەوە کێشەی کۆمەڵایەتی کێشەی یاسایی پێت وایە ئەوانە هۆکاری چین کە وای کردووە ئەو بابەتەنە بڵاو بنەوە ئایا ئەوەیە سانسۆر نییە لەسەر ئەوانەیە چاودێری نییە وەک بەڕێزێک پەیوەندی کرد دەڵێت دەبێت وەک ڕای خۆی دەڵێت دەبێت وەزارەتی ڕۆشنبیری چاودێری بکات. بەڵێ بە تاکید ڕاستە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ دەستگا پەیوەندیدارەکان تایبەت ینی لێپێچینەوەیان هەبێ بەرامبەر بەو دەستگا بەو کەناڵ ڕاگەیاندنانە بەڵام بەو شێوەیەش نا تۆ بڵێ وڵا ئەبێ هەموو کەناڵ ڕاگەیاندنەکان ڕەفز بگرێنەوە بەو شێوەیە بڵێ وڵا زۆرە کەناڵی ڕاگەیاندن لە هەموو وڵاتێک بڕۆ سەیریکە هەموو وڵاتێک بەشی خۆی کەناڵی ڕاگەیاندن حەد بەدەرا هەیە کەناڵ ڕاگەیاندن هیچ سەیتەرەیەکی لەسەرا نییە هیچ ناڵێ بە هیچ شێوێت بەو شێوەیە بێتن ناڵێن با سنوور نەبێت ناڵێن با شتێک بێتن ببێت بە تەشیرکردن بەڵێ
بەڵێ کەواتە کاک عەزیز با گوێمان لە تێبینی بڵێ بەڵام بەو شێژ ناڵێت تۆ کەناڵی ڕاگەیان ڕەف دەکەیت بەڵێ کەواتە با گوێمان لە تێبینی محەممەد بێ لە قەڵازێ فەرموو کاک محەممەد سڵاو لێبێ کاشان کاتت باش زۆر سپاس دەکەم باشی بەڕێزم سپاس دەکەم پەیوەندی بە شتەوە نییە و تەوەری تۆ بەڵام داواکارێکم هەیە بەڵێ فەرموو ئەگەر بەعزیەت نەبێت وتێبێژی وەزارەتی پێشمەرگە دەبار یاوەر لە تاوتوێ بێت لە هەشێک بێت بمان بێنی سەبارەت بەو هەشتی وای قسەڵام بکە فەردەنگوەکەیە دەڵێن ئەو هەشتی وایان هەڵوەشامەتەوە داخوا تاتەن ڕاستەیان بۆ چی هەڵوەشاوەتەوە کاک محەممەد هەشتی واکەی تاوە دەست پێکراوە بەڵێ ئێمە خۆمان نووسیوە بۆ هەشتیوانە سواریان نووسیون قەرار دەڵێن دەنگوەکەیە دەڵێن هەڵوەشاوەتەوە بەڵێ سپاس بۆ پێشنیازەکەت کاک محەممەد بێگومان کاری سەر دەکەین بەڵێ دەچینە لای کاک ئومێد لە هەولێر فەرموو کاک ئومێد ئەروەها دایکی فرمێسک لە هەولێر فەرموون سڵاو لێبێ فەرموو کاک ئومێد ئەم کاتت باش هەموو کاتێکت کاک ئومێد دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم بە بۆنەی ئەوەش کە زیادبوونی کەناڵەکان بە بیرڕای منیان شتێکی زۆر ئاساییە تەماشا دەکەن یان لە وڵاتێ لە تەنیشتمان وەکو تورکیا زیاتر لە 150-160 کەناڵیان هەیە باکسەوە شتا ئەوها دەکات یان کە خەڵکی ڕاستیەکان بە شکلێکی زیاتر بزانن ڕاستیەکانیان دەگاتە دەست بە یعنی شێوەیەکی زۆر ئاسان و ئەوهاش دەکات کە یعنی خەڵکی ڕاست لە درۆ بکاتەوە یعنی ئێستا کە ملەتمان ئاوا لێ هاتێ باڕی نمایە کە بڵێن کەناڵی ئەهلی هەبی لە کوردستان تەماشا دەکەن یعنی هەموو کەناڵەکان هەمووی ئەگەر سەر بە دەسەڵات بیان سەر بە ئۆپۆزیسیۆن بیان هەمووی سەر بە حیزبە بیرۆڕای حیزبەکان بە خەڵکی یعنی نیشان دەدەن بۆ مثالش مثلا دنیا خەبەرێک نەزم لە کام لە کەناڵەکانی حکومەت بوو وابزانکردنەوەی ئەوە بوو یاریگایەک بوو لە هەڵەبجەی یاریگایەکی نێودەوڵەتی لەگەڵ خەڵکی ئەوان دەکرد یعنی مقابلیان دەکرد لەگەڵ خەڵکی دەستخۆشی دەکرد ئەوڕۆ لە کەناڵی کە هێنێن عین یاریگا مقابل لەگەڵ خەڵکی دەکرد با نمونەکانمان ببێنەوە بێ کاک ئومێد تکایە یعنی آخر کاکە شتەکە ئەوها یعنی هەر مەسەن هەر کەناڵەکو بە بیرڕای حەزەکەی خۆی شتەکان لەسەر خەڵکی ئەوە دەکات و سوپاس دەکەم زۆر سپاس بەڵێ دەچینە لای دایکی فرمێسک هەر لە هەولێر فەرموو دایکی فرمێسک الو سلام علیکم علیکم السلام زۆر سپاس دەکەم زۆر سپاسان دەکەم خۆشحاڵم یەکەمین جارێکە بەشداری دەکەم لە کەناڵە جوانەکەی NRT دەستخۆشی لە هەموو کارمەندان و وەلە ئێوەی بەڕێزیش دەکەم بەهۆی ئەوەی کە بابەتەکەی ئێوە لەسەر ڕاگەیاندنە چ بە رادیۆ و تەلەڤیزیۆن و گۆڤارەکان و ڕۆژنامەکانەوە من لەسەرەتا ئەگەر باز بە تەلەڤیزیۆنەکان بکەین من داوایەکەم هەیە کەناڵی دیارە NRT یەکێکە لەو کەناڵانەی کە باز لە هەموو ئەو دەکات ئەوەیە شتەکان شەفاف دەکات من دەستخۆشیتانی دەکەم کەناڵەکەی ئێوە نەبێت ئەوەی ئەو کەناڵێکە ئێمە تێدا دروست بکەین کاتێککە باش لە بابەتێک دەکرێت ناوی هیچ دەستگایەک نەهێنرێتن ئاوا باشترە هەم بۆ بە دەستگاکەی ئێوە و هەم بۆ خەڵکەکەس لە هەر شوێنێک هەر ڕاگەیان نەوت جەماوەری خۆی هەیە دیارە بەڵێ زۆر سپاس دەکەین دیارە تەورەکە لە باس لەوە دەکەین دایکی فرمێسک ئایا زۆری دەستگاکانی ڕاگەاند پێت وایە سوودێکی هەیە یاخود زیانە بۆ کۆمەڵگەی کوردی بە تایبەتی ڕەخنەی زۆر هەیە لەسەر ڕۆژی ئێستای ڕۆژنامەگەری کوردی دیارە ئێمە ئەگەر باز بە زۆری ڕاگەیاندنەکان بکەین هەر شتێک زۆر بێتن زیانی زۆرترە بە تاکید چونکە مناقەسە لە نێوان ڕاگەیاندنەکانە دروست بووە بۆ نمونە ئێستا لە زۆربەی کەناڵەکانی ئێمە یەکەم دەربا لە تەلەڤیزیۆن دەستی بکەین هەر لە ئێوارەوە کاتێککە قورئانی پیرۆزانە بێت دوایی نی سەحات بۆ منداڵانە لە بۆ ئەفلام کارتۆن و ئەوانە دوایی باقی هەموو بۆ گەورەکانە شتیوالێ دەدرێتن کە لەگەر کۆمەلگای ئێمەدا ناگونجێت و باسی سیاست ئێستا زۆربەی ئەو شتانێک کە لە سووریا و لە شوێنانە خۆ پیشاندان و ئەو شتیانانە دەکرێتن ئێمە بەخوا زیاتر دەتوانم بڵێن کێشەمان لە ئەوان زیاترە کەسی باز بە کێشەکانی ئێوە دەکرێتن باز بە کێشەکانی خۆمان ناکرێتن بەڕاستی بۆیە من دەڵێن زۆری و بۆری ئەو کەناڵە ڕاگەیاندنانە وای کردووەکە زیانیان زۆرتر بێتن بەڵام زۆر دەستگای ڕاگەیاندن هەیە چۆن ساڵێکە خزمەتی هەیە کەسی شتێکی وا پێشکەش ناکات کەسی کەسێکی 2 مانگە 3 مانگە ساڵێکە هاتێتە سەر ئەوە دەتوانن بن ڕاگەیاندنێکە خەڵکێکی زۆر زۆریش خۆشیان دەوێتن من نێکوانەوە زۆکو بینەرێکی بەردەوامی NRT نەک بڵێم کە من پەیوەندیم کردووە بەڵکو بێ لە ئێوە و بێ لە مایکەکەی من و ڕاستە خۆش کە قسەتان لەگەڵ نەکەم هەمیشە بینەری ئێوە دەستخۆشتانە دەکەم بۆی کە بابەتەکان زۆر بە شەفافانە باز دەکەن و سیاسەتیشتان
کە باسی و هەواڵی سیاسیشتا و زۆر باسە من دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەن لە هەولێر ئومێد دەروەها داکی فرمێ سپاس بۆ پەیوەندەکانتان بەڵازان دەچینە لای هاوکارمیان پەیامنێرمان بێز عوسمان چەند چاپێکەوتنی ئامادە کردووە با بزانین ڕای هاوڵاتیانی شەقامی سلێمانی چییە لەسەر تەوەری بەرنامەکە. ڕاگەندەکان زۆر بێت بەس بە شتێک زۆربوونەکەی لەو ئاسابێک کە ڕاستەکان وەکو خۆی بخاتە بەرچاوی بینارە و بیسەرانی خۆی تاکو هەم حکوومەتی شۆم کۆمەڵگایش لە واقعە بگەن کە هەیە لە سەر ئاستی کۆمەڵگات. لەسە ڕێن خولای کەناڵێکە گەشتی باش بڵاوکەنەوە هەمیانەوە باش وەگە خراپیش بێوەیان ئەکەوێتە سەر کەناڵەکە و سەر ئەو کەسانەی کە بڵێن لایەن سەر بە حیزبەیان سەر بە چ لایەنێکە ئەو کەوتووە. بە شێوەیەکی گشتی بوونی ژمارەیەکی زۆری دەستگای ڕاگەیاندن حاڵەتێکی جابی و باشە لە هەر کۆمەڵگەیەکە بەڵام بەمەرجێک ئەو دەستگا ڕاگەیاندانەی کە هەن دەستگایەکی چۆنەڵێ پرۆفیشناڵ و باش بن نەگەکەوەی بەداخەوە لێرەکە ئەیبینین چوار گەنجاڵەسن جەریدەیەک دەرەکەن یا گۆڤارێک دەرەکەن و بە هەمان شێوە هەر ڕێکخراوەکەرهێنێک رادیۆکە کاتەوە کە بەردەوام گۆرانی لەسەر یاشتی لەسەر بەرنامەی باشی نییە بۆیە بوونی ئەم شتانە بە خۆشتێکی باشە بوونی زۆری میدیا بەو پێی کە دەرفەتی زیاتر لەبەر دەم خەڵکا بێکە ئەوەی کە ئەوەوێت هەڵی بژێرەوە کێبەرکە لە نێوان دەستگاکان نابێت بەڵام بەداخۆ بەو شێوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە شتێکی زۆر نابەجێ بەو پێی کە گۆڤارە بینیت ینی من گۆڤارێک لەم بینای گۆڤارێک میلی لە بازاڕی نووسرا بوو ئەم گۆڤارە بکڕا بۆ ئەوەی کە بۆ پرۆژێکی خێریە پارەکە یانی وەکو بڵێت خوا بم کڕا ینی شتێکە زۆر بێتامە ینی زۆری ئەم گۆڤار و ڕۆژنامە و هینانە بەڵام کامەژە بێت بەجددیە بێ دەستگایەکە بێ کە هەندێک بنەما دانێ بۆی کە بوون منە گۆڤارێک دەرەچێت یا ڕۆژنامەیەک دەرەچێت لانی کەم ینی ئەوی کە من بستمە لە زۆر وڵاتی بوون منە لە هەندێک وڵاتی عەرەبی لەگەر تیراژی ڕۆژنامەیەک لەمەنە لە 100,000 لە 200,000 مەسەڵەن کەمتر بێ نابێت دەرچێت هەندێک زاوابەتێ بێ دانرێ بەجددی ئێستا بەنای ئازادی ئەو شتەکە زۆر داشتین بووە. بەتاکی زۆربوونی ڕاگەیاندنەکان کارێکی زۆر خراپە چونکە هەم بودجە هەنێک ڕاگەیانمان هەیە ناوەکانیان نایەنم بوونەتە هۆی ئەوەی کە بێتەوەی گەندەڵی چونکە ئەو بودجێ لە حکوومەت ڕاکێشن هەنێک کەناڵمان هەیە زۆر سەرکەوتوو بەڕاستی ئەوانە بەنجی دەسە ژمێریان بۆ نمونە ئەوە کەناڵی نالیا و کەناڵی کورسات و کەناڵی زاگرۆز بە تایبەتی ئەو سیانە کە زۆر سەرکەوتوم باقی کەناڵەکانی تر ڕاستانێکی باشە بەس ئێسانێک کەناڵمانەیە هەر حەقە پێیاندا بخرێ. بەڵێ دووبارە سڵاتە لەمێ دیارە ڕای هاوڵاتیان ڕای جیاواز بوو لەسەر تەوەری بەرنامەکە ئەوەی کە مەسمان لێرە باسیکن ئایا زیانەکانی چین و سوودەکانی زۆربوونی دەستگاکانی ڕاگەاندنی چین بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆچەر ئەحمەد دەڵێت زۆر ناڕەحەتە کە بتوانی باش و خراپ جیا بکەیتەوە هەروەها دەڵێت هۆکارەکانی زۆربوونی ئەگەڕێمەوە بۆ دەسەڵات کە سەریان لە خەڵک شێواندووە و نازان کام ڕاگەاند باشە و ئیشی لێهاتووە و ئەڵە واشی لێهاتووە کە هەر ماڵێک ڕاگەاندێک بۆ خۆی دابنێ ئارێزهاز دەڵێت هەتا ڕاگەانی زۆرتر هەبێت پێشکەوتن زیاتر دەبێت بەڵام وەکو لای خۆمان زۆربۆری بێکەڵک و بێ ئیسفادەیە باهۆز مەرزانی دەڵێ بەڕای من گۆڤار و ڕۆژنامەکان کەم بکرێنەوە و کەناڵە ئاسمانەکان زیاد بکرێن هەروەها هونەر بارزانی دەڵێت بەڕێز تەنها کەناڵی ڕاگەاندن خەڵک و ڕۆشنبیر ناکەن بەڵکو گەربینە سەر وێبسایتەکان دەبینین چەندەها سایت هەن کە هەزاران لەوانەش وەک دەڵێت سوودێکی زۆریان هەیە بۆ هاوڵاتیانی کوردوە دەڵێت سوود دەگەێنن بە هاوڵاتیانی کوردیارە چەند ڕایکی جیاوازمان کۆ کردەوە لەسەر تەوەری بەرنامەکە ڕەوەند لە سلێمانی دەڵێت زۆربوونی دەستگاکانی ڕاگەاندنی سوودی هەیە بۆ ئەزمموی ڕاگەاندنی کوردی هەروەها سیروان لە چەمچەماڵ پێی وایە کە زۆربوونی دەستگاکانی ڕاگەاندن فەوزایەکە بۆ خۆی هەروەها دلۆڤان لە هەولێر دەڵێت میدیای سێبەر زۆر دروست بوون و پێویستە بە یاسایەک ڕێک بخرێت هەروەها چەند تێبینیکی ترمان وەرگرت هۆشنگ لە سلێمانی دەڵێت دەبێت وەزارەتی ڕۆشنبیری چاودێریان بکات کارزان لە چۆمان دەڵێت زۆری لایەنە سیاسەکان هۆکارێکە بۆ زۆری دەستگاکان هەروەها نارنج لە قەڵاتزیە دەڵێت شتێکی باش ئەگەر هات و دەستگاکانی ڕاگەاندن بە شێوەیەکی زۆر هەبن هەروەها عەزیز لە شەقلاوە دەڵێت خەڵک زیاتر ڕۆشنبیر دەبێت ئەگەر هات و دەستگاکانی ڕاگەاندن بە شێوەیەکی زۆر هەبن هەروەها محەممەد لە قەڵاتزی دەڵێت دەنگۆیەک هەیە و دیارە پێشنیازێکی هەبوو بۆ تەوەری ماکی خەڵک هەروەها دوا پەیوەندیمانداکی فرمێسک باسی لە سوودی هەروەها دابەشبوونی کەناڵەکان کرد بەڵای ئازان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامی ماکی خەڵک دڵنیا بن سبەینێ هاوکارم هەکارنهێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی گەرمتری بەرنامەکە هەرشاد و سەرفەرز بن.